ئێمە ئەمڕۆ هاتین بۆ شاری خۆمان، شاری شانازی و سمبولی شەهیدان هەڵەبجەی خۆمان. هاتین لە نزیکەوە کۆبنەیەکمان بە حزوری جەنابی پارێزگاری هەڵەبجە و خوشکی بەڕێزم سرۆخان کە تاقەکان دیدی ئەم دەڤەرەیە، ئەم بازنەیە. ئێمە کوونەریتێکی خۆمان ئەم کۆبنوانەمان هەبووە لە گەرمیان لە حەوزەی چەمچەماڵ و لە دەربەنی خان و ئەمڕۆ هاتوین بۆ خزمەتی ئەم شارە بەیانی لە ڕاپەڕینین لە شوێنەکانی تر دەبین. پامێکمان هەبوو پێمان وتن، پامێکی تایبەت بە سلکی سەربازی و ئەمنی، پێمان وتن ڕێنمایی باشمان کردن کە چۆن ئەرچی خۆیان جێبەجێ دەکەن لە شوێنی دەنگدانەکان، پاراستنی سنووقەکان، پاراستنی پرۆسەی دەستپێکردنی دەنگدان تا کۆتایی. و پامی ترمان پیانوت بەڕاستی ئەوەی کە پەیوەندی بە خۆمانەوە هەبوو، بە چاڕوونیمان پێدان، ئارامی خەڵک بپارێزن و سەرماڵی خەڵک پارێزن، دەبێت پرۆسەکە سەرکەوتوو بێ کە ئەمە واجبێکی ئەساسی وەزارەتی ناوخۆیە. ئێمە ئەمڕۆ کۆبنەوەیەکمان ئەنجامدا لەگەڵ بەرپرسە باڵاکانی هێزە ئەمنیەکان و پێشمەرگە، هەموو هێزە ئەمنیەکان بەگشتی، ئەوانیش پاڵپشتی و پشتیوانی خۆیان بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی دووپات کردەوە سەر ڕای پاراستنی گیانی هاوڵاتیان هەڵئەسن بە ئەنجامدانی کارێکی کە ئەویش لە ڕۆژی 8 مانگ و 10 مانگ ئەچنە سەر سنووقەکانی دەنگدان بۆ سەرخستنی لیستی هاوپەیمانی کوردستانی، سەرخستنی لیستی هاوپەیمانی کوردستانی. لێرەوە دەستخۆشیان لێ یەکەین، هیوادارین کە لە ڕۆژی 10 مانگ و لە ڕۆژی 8 مانگ کە دەنگدانی تایبەتە بتوان بە گروتینێکی زۆر بەهێزەوە بتوانن بچنە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بە کاندیدانی لیستی هاوپەیمانی کوردستانی بدەن.